بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەران و عزیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم کە لە بەرنامەی گفتوگوی ئەم شەویشدا بێ خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەتەوە بۆی کە لەسەر بابەتێکی دیکە قسە و گفتوگۆی زیاتر بکەین کە ئەویش بە تایبەتی قسەکردنە لەسەر مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە ناوچەکە کە تا دێت کاتژمێر لە دوای کاتژمێر هەواڵی گەرم و تازە لەسەر مەترسیەکانی نەخۆشی کۆرۆنا لە ناوچەکە بڵاو دەبێتەوە لە تازەترین حاڵەتدا ئەمریکا، بەریتانیا، ئیمارات هەموو ئەمانە چەند حاڵەتێکی توشبووی یا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای هاوڵاتیانی خۆیان لە وڵاتەکەی خۆیان ڕاگەاندووە. ئەم مەترسیەش بە دڵنیاییەوە لەسەر ئاستی عێراق، هەرێمی کوردستان، وڵاتانی دراوسێدا هەیە. بە تایبەتی لە ئێستادا وڵاتانی دراوسێمان ئەوەی کە ڕوون و دیارە بە تایبەتی ئێران تەواو حاڵەتی ئامادەباشی خۆی بە تایبەتی لە خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکاندا گرتووەتە بەر ڕێو شوێنە پێویستەکان. لە تازەترین حاڵەتی دیکەشدا کە ئەمڕۆ نیوەڕۆ بووە، ئەفغانستان لەگەڵ ڕێکخراوی جیهانی تەندروستی جیهانیدا هەماهەنگی کردووەوە سەرجەم خاڵە نێودەوڵەتیەکانی فڕۆکەخانەکانی سنووریەکانی لە حاڵەتی ئامادەباشیایە و پشکنینی تازی گرتووەتە بەر. لە هەندێک وڵات بە تایبەتی لە ئێرانیش ئەو کەسانەی کە لە چینەوە دەگەڕێنەوە بۆ ماوەی 2 هەفتە لە هۆتێلێکی تایبەتدا پشکنینیان بۆ دەکرێت و بە جۆرە لە جۆرەکان دەست بەسەرن بۆی کە بزانن لە دوای 2 هەفتەکە ئەم نەخۆشیە دەردەکەوێت ئایا هیچ مەترسیەک هەیە بۆ بڵاوبوونەوە یا هاتنە ناو وڵاتەکەیان یانە. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەرپرسی تەندروستی پارێزگای کرماشان باسی لەوە کرد کە مەرزی کرماشان کە ڕوو لە هەرێمی کوردستانە ئێستا لە حاڵەتی ئامادەباشیەوە لەبەر ئەوەی کە وەک بەرپرسەکە دەیوت ئەم نەخۆشیە لەو دیوی سنوورەکانەوە هەیە، واتە باز لەوە دەکرێت کە لە هەرێمی کوردستانیشدا ئەم توش بووە هەبێ، بەڵام دیارە بەرپرسانی تەندروستی لە هەرێمی کوردستانە مەڕەتەکەنەوە. لە بەرنامەی گفتوگۆی ئەم شەوماندا قسە و گفتوگۆی زیاتر لەسەر هەم ناسینی نەخۆشیەکە و هەم مەترسیەکانی لە ناوچەکەدا دەکەین بە میوانداری زۆر بەڕێز. لێرە بەڕێز دکتۆر کاوە فەرەج، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی سنگ و هەناسە، و هەروەها بەڕێز دکتۆر گۆران عەبدوڵڵا، دکتۆرا لە سیستەمی تەندروستی جیهانی، و بەڕێز دکتۆر محەممەد قادر، وتەبێژی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانمان لەگەڵای. سەرەتا لە دکتۆر کاوە دەست پێ دەکەم. دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە. زۆر دەوترێت لەسەر نەخۆشی کۆرۆنا کە نیشانەکانی دەرکەوتنی چۆنن، بەڵام ئەگەر پێویست دەکات کە زیاتریشی لەسەر بڵێت، چونکە یەکێک لەو حاڵەتانەی لەو وڵاتانە کە ئێستا حاڵەتی ئامادەباشی خراوەتە، یعنی لە حاڵەتی ئامادەباشیدان تا پێیان بکرێت زانیاری دەدەنە هاوڵاتیەکانیان. چی پێویست دەکات کە تاکێکی ئێمە بە تایبەتی بازرگانەکانمان ئەوانەی کە ڕوو لە سین دەکەن، ڕوو لە دووبەی دەکەن، پێویست دەکات چی لەسەر ئەم ڤایرۆسە بزانن. زۆر سپاس بەنای خوای بەخشندە و میهرەبان. نەخۆشی کۆرۆنا وەکو ڤایرۆسی کۆرۆنا کە تووشی کۆندامی هەناسەدانی مرۆڤە بێ، یەکێکە لە نەخۆشیە درمیە نوێیەکان. یعنی ئەم ڤایرۆسە خۆی پێشتر جۆرەکەی هەبووە کە جۆری کۆرۆنای و چەند جارێکیش پەتای دروست کردووە لە جیهانە، بەڵام ئەم جۆرەی ئێستا ئەم ساڵی 2000 کۆتایی 2019 جۆرێکی نوێیە کە ئەمە پێشتر نەبووە، پێشتر نەناسراوە لە ناو مرۆڤەکانە. خۆی خەتەریاتی مۆزوعەکە لەمایە ئەم ڤایرۆسە نوێیە، لەبەرەوە لەشی مرۆڤ بەرگری نییە بەرامبەری، بۆیە بە شێوەیەکی سەخت مرۆڤ ئەیگرێ. دیارە ئەوەی کە گرنگ بێ، ئەوەی زۆر پێویست بێ هاوڵاتیان بیزانن دەربارەی ئەم نەخۆشیە پەتاییەکە سەرەتا بە چەند نیشانێکی ئاسایی دەست پێەکە، وەکو هەموو نەخۆشیێکی هەڵامەت. دیارە ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی گشتی لە مرۆڤ ئینسان تووشی هەڵامەتەکە، پەتای سەرماکە ئینسان لە سەرماوە تووشێ بێ لە کاتی وەرزە ساردەکانە کە خۆی لە قوڕەخوران، کۆکە، هەناسە توندی تا ئەمانە کوڵێن ئەو نیشانە سەرەکیانن کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی تۆ باس ئەکرێ. ئەگەر لە هەر کەسێکە ئەمانە هەبوو، لە ڕاستیە ئەوە گومانی لێ دەکرێت یا ئەمە بێ هەر پەتایەکی هەڵامەتی ئاسایی بێ. ینی کەواتە بابەتەکە بەم شێوەیە بە تایبەتی لەو کەسانەی کە لە وڵاتی چین، ینی خۆی لێرە ئەوەی گرنگە بەریەکەوتنی مباشرە لەگەڵ نەخۆشەکانە. ئەوەی کە تا ئێستا لەم قۆناغا باس ئەکرێ ئەوەیە کە تۆ پێویستە مباشری لە ناو ڕووداوەکابی بۆ ئەوی ڤایرۆسەکەت وەرگرت. یعنی ئەو کەسانی لە وڵاتی چین بە فعلی لەو شوێنە بوون، کاتێ دێنەوە بۆ هەرێمی کوردستان یان کۆنتاکتیان هەیە لەگەڵ کەسێکە کە لیەوە هاتوۆتەوە، ئەمانە هەمووی معڕەزن بۆ ئەوەی ئەگەر ئەم نیشانانیان تیا دەرکەوێ تۆ وەکو گومان لێکراوێکی سیر بکەی بە توشبوو بەم ڤایرۆسە. کەواتە تا چەندە پێویست دەکاوانی کە لە چین ئێستاش لە ئیمارات کەم نەخۆشیە بڵاو بۆتەوە، حاڵەتەکان لایەنە پەیوەندیدارەکانی ئیمارات بە فەرمی ڕایانگەاندووە کە پێم وایە لە تازەترین حاڵدا باز لە 7 حاڵەت دەکرێت کە هەیە. چ پێویست دەکات؟ پێویست دەکات بازرگانەکان چی بکەن ئەوانەی کە ڕوو لە وڵاتانە دەکەن؟ خۆی ئەوە ئەرکی حکوومەتی هەرێمە، یعنی لە ڕاستیە بە شێوەیەکی سەرەکی ئەبێت چی بکرێت. ئێمە لە ڕاستیە پەیوەندی هاتوچووی نێوان کوردستان و سین لە ڕێی فڕۆکەخانەوەیە.
پێویستە لەمە و دوایانی بەڕێی من هەنیەوە کوڕێکی شخصی خۆم وڵاتەکانی تیش هەمان میکانیزمیان گرتوتە بەر ئەو کەسانی کە لە چینەوەێنەوە بە تایبەتی لەو شوێنەی کە ئەو پەتایی لێ بڵاو بۆتەوە پێویستە ئەو کەسانە عەزل بکرێن پێویستە ئەوانە جیا بکرێنەوە پشکنینی تایبەتیان بۆ بکرێ مدەکەشی نابێت لە 2 هەفتە کەمتر بێت چکەوەی کە تا ئێستا بینراوە ماوەی مانەوەی ڤایرۆسەکە لە لەشی مرۆڤ بە بێ نیشانە جاخۆیەکی لە خەتەریاتەکان ئەوەیە تۆ کەسێک کە ڤایرۆسەکە هەڵ ئەگرێ لە لەشیە نیشانەی تیا دەرناکرێت تا مدەیەک تا ماوەیە کە لەوانەیە لە 2 ڕۆژەوە بۆ 4 ڕۆژ بخایەن یانی تا 2 هەفتەوەی کە تا ئێستا تێبینی کراوە لە ڤایرۆسی کۆرۆنا بۆیە پێویستە ئەم کەسانە تا 4 ڕۆژ چاودێری بکرێن لەژێر چاودێری تەنانەت لە هەندێک وڵات ئوتێلی تایبەتی لە هەندێک شوێن لە فڕۆکەکانی سەربازی ئەیان هێڵنەوە ئەو کەسانی کە لە وڵاتە دێنەوە بۆ ئەوی پشکنینیان بۆ بکرێ لە شێر چاودێری پزیشکیە بزانرێت کە ئەگەر توشبووی ئەو نەخۆشیە بن جا بکرێنەوە و چارەسەریان بۆ بکرێ هەتا چاکە بنەوە یان ئەگەر دوای 2 هەفتەکە هیچ نیشانەیەک دەرنەکە و کەواتە ئەو کەسە ئاساییەوە کە ئەگەڕێتەوە کۆمەڵگا و کێشەی زۆر باشە من ڕاستەخۆ چمە لای وتەبێژی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز دکتۆر محەممەد دکتۆر محەممەد سڵاوی خوار لێبێت ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین حکوومەتی هەرێمی کوردستان چ ڕێکارێکی تەندروستی گرتووەتە بەر بۆ ئەوەی کە وەکو هەموو وڵاتانەی دیکە ئێمەش بێخەم بین لە هاتنە ناوەیەم ڤایرۆسە بۆ هەرێمی کوردستان سڵاو لەوە لە بینایی باشیش حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم دەنگۆیە دەستی کرد بە ئامادەکاریەکان لەسەر ئاستی ناوخۆ کە بریتی بوو لە بڵاوکردنەوەی وشایی تەندروستی و ئاگاداربوونی هاوڵاتیان لەم بابەتە دواتر دەستکرا بە ئامادەکردنی نەخۆشخانەکان و جیاکردنەوەی کارمەند پێویستی شوێنی تایبەت لە حاڵەتی ئەگەر هەر حاڵەتێکمان هەبوو شوێنی پێویستمان بۆ جیاکردنەوە باشتر دەستکرا بە پشکنین لە خەڵەستنەوەیەکان لەو شوێنانەی کە هاوڵاتیان دەبن ئێستا لە فڕۆکەخانەکان پشکنین بۆ هەموو کەسانە دەکرێت کە لەو وڵاتانە ڤایرۆس دەسڵاوەتەوە لە حاڵەتی گومانکردن لە هەر یەکێک لەو کەسانە جا دەکرێتەوە پشکنینی دیکەی بۆ دەکرێت بەڵام ئەگەر هاتوو هیچ نیشانەیەکیشی نەبێ هەندێک ڕەنمایی تەندروستی پێدەدرێت بۆ ئەوی لە هەر حاڵەتێک هەستی بە هەر نیشانەیە کرد سەردانی نزیکترین بنکە تەندروستی نەخۆشخانە بکات زۆر باشە کاک دکتۆرەوەی کە ڕوون و ئاشکرایە بە تایبەتی وڵاتانی دیکەش هەموو ئەم ڕێکارانیان گرتووەتە بەر وەک کاک دکتۆریش کە پسپۆرە لە بابەتەکەیە باز لەوە دەکاتەم نەخۆشیە بۆ ماوەی 4 ڕۆژ هیچ نیشانەیەکی لە جەستی ئەم هەڵگری ئەم ڤایرۆسەیە دەرناکەوێت ئایا هەرێمی کوردستان هیچ شوێنێکی تایبەتی هەیە بۆ ئەوانەی کە لە چین یا لە ئیماراتەوە کە ئێستا توشبووی تایە بە تایبەتی دوو ناوەندی بازرگانی کردنن و بەدڵنیایە بازرگانانی هەرێمی کوردستانی ڕوو لە وڵاتە دەکەن هیچ شوێنێکی تەرخان کردووە بۆی ماوەیەک ئەم خەڵکانە یان بازرگانانەی کە لێوە دێنەوە قەرنتینەیان بکات لە ئێستادا ئێمە ئەو کەسانەی کە دێنەوە دوای ئەوەی کە پشکنینیان بۆ دەکرێت نیشانە دەرەچێت زیندەجەکانیان هیچ نیشانێکی ئەو ڤایرۆسی پێوە نەبێت بۆکو ئازار و بەرزبوونەوەی پلەی گەرمی و هەر نیشانێکی دیکە کە لەم کەسانە دەردەکەوێت بگومانە مەڕێنمای ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ پشکنینی ئەو کەسانە نەخێت ئێمە نیان هێڵینەوە لە شوێنێکی دیاریکراوە بۆ ماوەی 4 ڕۆژ ئێمە ئاگاداریان دەبین و زانیاری تاکە کەسانی وەرەگرین پاشە ئەو کەسە دەتوانێت بڕاتەوە بەڵام ئەگەر هاتوو هەستی بە هەر نیشانەیە کرد پێویستە پەیوەندیمان پێ بکاتەوە بەڵام وەکو ئەوەی بڵێ لە شوێنێکی دیاریکراوە تاوەکو 4 ڕۆژ ئێمە وەکو کوردستان ئەو جۆرە بەڵێن ڕێکارە پێڕاو ناکەن. زۆر باشە ئێمە لە سنوورەکانمان ئەوانەی کە دیدی سنوورمان هەیە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا و هەروە لە فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانمان کە دیارە بەستەنها هەولێر و سلێمانیمانەیە ئەو ڕێکارە گرنگانەی کە گرتوتانە بەر چی و چین؟ بەڵێ سەبارەت بە خاڵە سنوورەکە زەمینیەکان تا ڕادێکی زۆر سەلامەتن چونکە بەر لەوەی هەر کەسێک لە وڵاتی سینەوە بگاتە ئێمە بێگومان بە چەندین خاڵی پشکنینی دیکەدا تێپەڕیوە لە ئێستا لە خاڵە سنووریەکان مەترسێکی زۆر گەورەی لەسەر خاڵە سنووری زەمینی لە فڕۆکەخانەکان ئامێری پشکنینی پلەیگەرمی هەیە کە ڕاستەخۆ پلەیگەرمی ئەو کەسانە دەبێت لە کاتی گومانکردن لە هەر حاڵەتێکی دیامە بە گومان دەکرا و دەژمێردرێت دەکرێت ئەم کەسا هەڵگری ڤایرۆسی چۆن ئینفلۆنزای وەرزی یان هەر شتێکی دیکە بێت بەڵام ئێمە بە گومانی کۆڕۆنا سێری دەکەین تاوەکو دڵنیا دەبین و هەڵگری کۆڕۆنا نیە. چەند ڕۆژێک لەمەوە پێش باسییان لەوە دەکرد کە حاڵەت لە هەرێمی کوردستانە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بێت تۆمار کراوە بە تایبەتی بە جۆرە لە جۆرەکان ناوەندەکە هەواڵەکانی ناو ئێرانیش باسییان لەوە دەکرد کە لە هەرێمی کوردستاندا ئەم حاڵەتە تۆمار کراوە ئایا هیچ شتێک هەیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان یا وەزارەتی تەندروستی بێوێ بیشارێتەوە؟ بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان لە حاڵەتی هەبوونی هەر ڤایرۆسێک حاڵەتیان ئاگادار دەکاتەوە بۆ ئەوەی زیاتر ئاگاداری خۆیان بن چونکە ئەمە بەشێکە لە ڕێگاکانی خۆپارێزی بریتە لە ئاگادارکردنەوەی هاوڵاتیان لە هەبوونی حاڵەتەکە و داوا لە هاوڵاتیان دەکەین لە هەرێمی کوردستان تەنها وەزارەت و سەرچاوی فەرمی وەربگرن و بۆ ئەوەی لە ئاستی جیهان ئاگاداری ئەم زانیاریان بن
هەموو مقۆم و خۆیەتی سۆشیال میدیاکان ڕاست وەرنەگرن بنمایان دەکەین ڕاستە خۆچاویان لەسەر وێبسایتی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی بێ کە چرکە بە چرکە حاڵەتەکان ئەپدەیت دەکاتەوە لە هەر شوێنێک هەر حاڵەتێک هەبێ ئاشکرای دەکات بۆیە هەواڵەکان کە لە سۆشیال میدیا بڵاو دەبێتەوە یان لە هەر میدیایەکی دیکە نازانین ئێمە بەچێ هۆکارێکە بەڵام هەواڵەکان ئەسڵ و ئەساسیانی هەواڵی ڕاستنی لە چەند شوێنێکی دیکە لە پیجی عربی و سۆشیال میدیا عربی بڵاو بۆتەوە بەتەنها کوردستان تەنها هەندێک شوێنی دیکەش بانگەشەی ئەوە کراوە کە ڤایرۆسی دەبێت بەڵام ئێمە وەکو وەزارەتی تەندروستی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی بەردەوام چرکە بە چرکە لەسەر خەتی نەحاڵەتی هەبوونی هەر حاڵەتێک ئێمە خۆمان ڕایدەگەیەنە. ڕێکخراوی تەندروستی جیهانی چه جۆرە هەماهەنگیەکی لەگەڵ وەزارەتی تەندروستیە هەیە؟ ڕێکخراوی تەندروستی جیهانی لەگەڵ ئێمە لە ژووری عملیات کە بەردەوام کۆبوونەوەی هەفتانەمان هەیە و کۆبوونەوەی لە ناکاویشمان هەیە ئەمان یارمەتیمان دەدەن لە بڵاوکردنەوەی و شێری تەندروستی لەگەڵمانن و لە ئاگادارکردنەوەمان لە ڕۆژی ناوچەکە تا چەند ئێمە نزیکین لەو ڤایرۆسە ئەگەر هاتوو لە دەوروبەرمان هەر ڤایرۆسێک هەبێت ئاگادارمان دەکەنەوە جگە لەوەش نوێترین زانیاری پزیشکیمان پێ دەدەن دەربارەی تا ئێستا لەگەڵ ئەم ڤایرۆسە گەیشتونە ئەنجامێک ڕێگاکانی خۆپارێزی هیچ ڕێگایەکی نوێ هەبێت هەر ڕێگایەکی زانستی جیاواز هەبێت لە ڕێگای ڕێکخراوی تەندروستی جیهانی و بە ئێمە دەگات. هیچ ڕێنمایی و ڕێکارێکی تایبەتان هەیە بۆ ئەوانەی کە لە چینەوە ڕاستەوخۆ ئەگەڕێنەوە؟ بەڵێ لە ئێستادا هیچ کام لە وڵاتان ئامۆژگاری هیچ کەسێک ناکەن دەو کاتەدا سەردانی چین بکات ئەو کەسانی لەوێن دەردەگەڕێنەوە ئێمە دوای ئەوەی پشکنینیان بۆ دەکەین لە فڕۆکەخانەکان و هەروەها لێرەشەوە ئاگاداریان دەکەینەوە کە هەر کاتێک هەستیان بە هەر نیشانەیە کرد لە نیشانەکانی ڤایرۆسی کۆڕۆنا کە هەرچەندە نیشانەکانی تایبەت نییە هەمان نیشانەکانی ئەنفلەوەنزای وەرزیە وەکو دەکرێت ئازار سوکە ئازارێکی سەر بێت بەرزبوونەوەی کەمی پلەی گەرمی بێت کۆخە پژمین ئازاری ماسوولکە ئەگەر هاتو ئەو نیشانانیان لێ دەرکەوت سەردانی نەخۆشخانەکان بکەن و لە ئیدە ڕێکاری پێویستیان بۆ دەگیرێتە بەر بەڵام ئەم نیشانانە تایبەت نییە بە ڤایرۆسی کۆڕۆنا بەڵام هەر کەسێک سەردانی هەر شوێنێکی کردبێت کە ئەو ڤایرۆسی تێدا بڵاو بۆتەوە باشترە سەردانی نەخۆشخانە بکە تەندروستیەکان. زۆر باشە کاکتۆر دوایین پرسیارم ئەگەر هاتوو یە حاڵەتێک لە هەرێمی کوردستانە تۆمار کرا کە ئیشەڵا تۆمار ناکرێت ئایا شوێنی تایبەت ڕێکاری تایبەت پێداویستی تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی بۆی بیگرێتە بەرەو بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم نەخۆشیە؟ بەڵێ لە ئێستادا شوێن ئامادەکراوە ئەگەر بێت و ئەم ڤایرۆسە بێت ئەم شوێنی جیاکراوە هەیە کارمەندی تایبەت و کارمەندی جیاکراوە هەیە پزیشک بە ئەو پزیشکی کاری لەو شوێنە دەکات ئەو کارمەندی کار لەو شوێن دەکات تەنها تایبەت دەبێت بۆ شوێنە جیا دەکرێتەوە تەنانەت وەکو لە ڤایرۆسی H1N1 کە ماوەیەک پێش ئێستا لێرە هەندێک حاڵەت تۆمار کرا چاوبەشی چاودێری تڕش جیا دەکرێتەوە لە شارەکان ئەگەر بێت و پێویست بکات. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد قادر وتەبێژی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز ڕاستەخۆ دەچمە بەریتانیا و لای بەڕێز دکتۆر گۆران عەبدوڵڵا دکتۆرا لە سیستەمی تەندروستی نێودەوڵەتی. دکتۆر زۆر سپاس بەو دەرفەتە لە سکۆتلەندەوە ببوورەکە لەگەڵمانای ئەگەر لێەوە دەست پێ بکەین لە کاتێکا کە ڕێکخراوی تەندروستی جیهانی حاڵەتێکی کتوپڕ یا تەواوی ئەعلان دەکات لە پێنجشەمەی ڕابردووەوە ئایا ئەم حاڵەتە تەواریەکە ئیعلانی دەکا دەبێ ئێمە لێرەوە چۆن مشوری خۆمان بخۆین بە تایبەتی بابەتێکت بڵاو کردبووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەوەی کە پێویستە حکوومەتی هەرێمیش ڕاشکاو بێ لەگەڵ هاوڵاتیانە ئەگەر قرار بێت حاڵەتێک هەبێ با ئیعلانی بکە. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت کاک جەلال و سپاس بۆ کەناڵەکەتان. بەڵێ هەنگاوی یەکەم بەڕاستی ئەوەیە کە ئێمە بە ئارامی و بێ پەشۆکان و بێ دڵڕاوچێ هەوڵی ڕوبەڕووبنەوەی ئەم هەڕەشە جیهانیە تەندروستیە ببینەوە. بەداخەوە لە کوردستانە سیستەمی تەندروستی کوردستان لەو ئاستەیان نییە کە بتوانێت ڕوبەڕووی بچووکترین هەڕەشەی تەندروستی بێتەوە نەک هەڕەشەیەکی تەندروستی جیهانی لەم ئاستە. و سیستەمی تەندروستی کوردستان و هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان بەداخەوە ببێ ڤایرۆسی کۆرۆنا لەژێر هەڕەشەیان ڕۆژانە ئەبینین هاوڵاتیان و نەخۆش لە کوردستانە ئەمرێ بەهۆی کەموکورتی خزمەتی تەندروستیەوە بەهۆی کەموکورتی کواڵەتی خزمەتی تەندروستیەوە بەهۆی ئەکسپایربوونی دەرمانەوە بەهۆی پشتگوێخستنی کارمەندانی تەندروستی بەڕێز و پزیشکانی بەڕێزەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بۆیە دووبارەیە کە بۆ بەبێ ڤایرۆسی کۆرۆنا سیستەمی تەندروستی کوردستان
ڕۆژانە لە ژێر هەڕەشە و هاوڵاتیانی کوردستان تەندروستیان لە مەترسیایە. ئەوەی کە بەداخەوە خۆزگە ئەو وتەبێژەی وەزارەتی تەندروستی ئەمایەوە، ینی بەڕاستی قسەکانی هەر هەموو قسەکانی بۆ خۆیان بەڵگەن لەسەر ئەوەی کە ئێمە ئەبێ زۆر بە حەزەرەوە مامەڵە لەگەڵم بابەتە بکەین و ئەبێ چاودێریی توندی وەزارەتی تەندروستی بکەین و ئەبێ وەزارەتی تەندروستی ڕەخنەباران بکەین. ئەو قسانەی کە جەنابی کردی ئەوەی کە من گوێم لێ بوو بەڕاستی کەمتەر خەمیەکی زۆر گەورەی پێوە دیار بوو، پشتکردنەوەیەکی زۆر گەورەی پێوە دیار بوو لەوەی کە کێشەیەک نییە نابێ خەمێکی ئەو گەورەی بخۆین. ئەوەی کە جەنابی ئەڵێ کە ئەو کەسانەی کە لە چینەوە دێن یا لە ئیماراتەوە دێن و گومانی هەڵگرتنی ڤایرۆسەکەیان هەیە با بچنە ماڵی خۆیان و ژیانی خۆیان بەردەوام بن و پێویست ناکات لە ژێر چاودێری پزیشکیا بن، ئەمە هەڵەیەکی گەورەی مەترسیدارە بەڕاستی، ئەمە هەڵەیەکی گەورەی ترسناکە و ئەمە بۆ خۆی وتەبێژی وەزارەتێکی تەندروستی ئەم قسەیە بکات خستنە ژێرمەترسی ژیانی خەڵکە. تۆ کەسێک وەکو جەنابی دکتۆر کاوە باسی کرد، ئەو کەسانەی کە هەڵگری ڤایرۆسەکەن بەرچینی نیشانەکانیان تیا دەربکەوێت. دکتۆر من لەمەوێ هەر ئەوەش بکەمە پرسیار، خۆ ئەگەر ئێمە لە چینەوە چەند دووربین ئێران و ئەفغانستانیش هێندە دوورن، بۆچی ئێران مشوری ئەوە دەخواوەی کە ڕاستەخۆ لە چینەوە دەگەڕێتەوە 14 ڕۆژ لە هۆتێلێکە قەرەنتینەی دەکا، بەڵام ئێمە تەنها ئامێرێکی گەرمی پێ و لە فڕۆکەخانەکەی بزانین هیچ گرفتێکی تەندروستی هەیە گەرنەی بوو ئیدی بۆ ماڵەوە تەواو. ئەنی ئەمە جیاوازیەکی ڕوونیە لە نێوانەوەی کە چۆن بمانەوێ خۆمان لە حاڵەتی ئامادەباشی دابین بۆی کە ئەگەر هاتوو یەک حاڵەتیش بێتە ناو هەرێمی کوردستانەوە دوجار مەترسی بڵاو دەبێتەوە. بەڵە بەدڵنیایەوە بۆیە منەڵێم ئەمە بەڵگەیە لەسەر کەموکورتی و کەمتەرخەمی و بێخەمی وەزارەتی تەندروستی. بەداخەوە وەزارەتی تەندروستی کۆمەڵێک کادری حزبی و سیاسی بەڕێوەیە بە و لە ماوەی 25 ساڵی ڕابردووە وەزارەتی تەندروستیان بێ ئەرزش کردووە، کردویانە بە وەزارەتێکی سیاسی کە خەریکی بڵاوکردنەوەی ڕیکلامی حزبیە، لەوە زیاتر هیچی تر ناکات. جا لەبەرەوە ئەوەی کە ئەو جەنابی وتەبێژی وەزارەتی تەندروستی ئەیڵێ بۆ خۆی مەترسیە، ئەوەی وەکو جەنابی دکتۆر کاوە باسی کرد، ئەو خەڵکانەی کە هەڵگری ڤایرۆسەکان مەرج نییە نیشانەکانی نەخۆشیەکەیان تیا دەربکەوێت، بۆیە تۆ ئەینەریتە ماڵەوە ڕەنگە ماڵەوەی توش بکات، دوایی پێڵێ کە ئەگەر نەخۆشیەکەت ئەگەر ئاڕازت توش بوو وەرە بۆ خەستەخانە، ئەوەی تر بڵاوی ئەەکەیتەوە کە بۆ خەستەخانە خۆ بە عەزلی ناچێت، لە سیارەیە چێت، لە پاسا چێت لە پەیوەندیەکە بە خەڵکی ترەوە کۆکێ بەسەر خەڵکی ترا ئەپژبێ بەسەر خەڵکی ترا ئەیبێ بۆ خەستەخانە لەگەڵ لە خۆشی ترا تێکەڵە بێ لە خۆشەکەت بڵاو کردەوە. ئەوەی کە جەنابی وتەبێژی وەزارەتی تەندروستی ئەیڵێ بزەبەت ڕێک پێچەوانەی ئەو ڕێنمایانەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەیڵێ و جەنابی ئەڵێمە لە پەیوەندی بەردەوامان لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی کە بەڕاستی من گومانەکەم، یعنی ئەوەی کە جەنابی ئەیڵێ 100% هەڵەیە. کێشەیەکی تر ئەوەیە کە بەڕاستی وەزارەتی تەندروستی ئەو ئامێر و ئەو پشکنینانەی نییە کە ئەم نەخۆشیە دەستنیشان بکات، یعنی ئەم جەنابی چۆن پێمانەڵێ چۆن دڵیامانەکاتەوە ئەم نەخۆشیە بڵاو نەبووەوە لە کوردستانە لە کاتێکە تۆ ئامێرەکانی ئامرازەکانی پشکنین و دەستنیشانکردنی نەخۆشیەکەت نەبێ. وەزارەتی تەندروستی لەوەتەی ئەم نەخۆشیە بڵاو بووەتەوە و لەوەتەی ئێمە کردومانە بە هەڵا لەسەری ئەوەی کە کردوێتی تەنها کارێکە کردبێتی ئەوەیە ڕوونکردنەوەی بڵاو کردوێتەوە کە نەخۆشیەکە لە کوردستانە بڵاو نەبووەتەوە. فەرموو پێمان بڵێن ئەگەر ئێوە ئامێری ئامرازی پشکنینی نەخۆشیەکەتان نەبێ نەتوانن دەستنیشانی بکەن، چۆن ئەتوانی بە دڵنیایی پێم بڵێ کە نەخۆشیەکە کاتەکان دکتۆر چی بکەین؟ خەڵک لێرە چی بکە کاتێکە بەم شێوازە ڕێکارەکان دەگیرێنە بەروە ئیمکانات و پێداویستە تەندروستیەکانیش بەو شێوازن کە جەنابەت باسی دەکەیتەوە و تەبێژی تەندروستی حکوومەتی هەرێمیش باسی دەکا، ئێمە چی بکەین ئێستا؟ ئێمە بەڕاستی نابێت تووشی دڵ ڕاوچێ بین، نابێت خۆمان تووشی پەشۆکان بکەین. ئینشاءڵڵا ئەم نەخۆشیەکی تێپەڕا و تێپەڕەبێ، بەڵام ئێمە بەلەوەمانەوە زۆرە بەڕاستی تاکە کەسێک تاکە مناڵێکی کوردستان بەهۆی نەخۆشیەکی ئاواوە جانی لەدەست بکات، تاکە پیرەمێردێکی کوردستان بەهۆی ئەم نەخۆشیەوەی جانی لەدەست بکات. بەلای ئێمەوە زۆرە، بەلای ئێمەوە خەفەتە، بەلای ئێمەوە ناخۆشیە، بەڵام بەلای کاربەدەستانی وەزارەتی تەندروستیەوە بە خەیاڵانە نایە، پێیان شتێکی مهم نییە. بۆیە بەڕاستی ئەبێ خەڵک ئاگادار بێ، خۆی ئاگاداری خۆی بکات. ئەگەر نیشانەکانت یا دەرکەوت تکایە لەگەڵ خەڵکی ترا تێکەڵ مەبە، تکایە ئاو زۆر بخۆرەوە، تکایە کرێنکس بەکاربێنێت، تکایە کە پژمیت کە کۆکیت
کلینیکس بەکاربێنە دەستەکانت بشۆ و ئەبێ مامۆسایانی ئاینی دەوری خۆیان ببینن ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەلگای بنەدەنی دەوری خۆیان ببینن ئەبێ کەناڵەکەی جەنابەت کاک جەلال پەیام کەناڵەکانی تر دەوری خۆیان ببینن بەڕاستی من هیچ متمانەیەکم بە وەزارەتی تەندروستی نییە کە بتوانێت ڕوبڕووی ئەم هەڕێشەیە بێتەوە وەکو وتم وەزارەتی تەندروستی و سیستەمی تەندروستی لە کوردستانە بەبێ ڤایرۆسی کۆرۆنا لەژێر هەڕەشەیە کەواتە مەگەر کاک دکتۆر وەکو هاوڵاتیەک لە کۆمێتێکان نووسی بووی خۆوە تا ئێران لە سنوورەکانە پشکنینی داناوە ڤیزاش بە بەلاشە بۆ پشکنین لەمە لاچین بۆ ئێران و یینەوە بە بەلاش پشکینەکەمان بۆ بکەن گواتە گەروابێ مەگەر ئێمە ژوای لێ بکەین بداخەوە ینی بەڕاستی ئەمەی کە ڕۆداوەی بە عەرەبی پێڵەن المضحك المبكي ئەوەیە مەوزوعەکە بەڕاستی نازانین پێ بکەنینیان بگرین ئەوەی وەزارەتی تەندروستی وتوێتیە تاکو ئێستا ئەوەیە کە کۆمەڵێک زانیاری هەڵا جارێک سەرەتا یەکێک لە بەرپرسەکانی وەزارەتی تەندروستی ئەڵێ ڤایرۆسەکە لە 100% لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر ناگوازرێتەوە ئەوەی کە جەنابی دکتۆرکاوە زۆر بە جوانیشی کردەوە کێشەی ئەم ڤایرۆسە ئەوەیە کە ڤایرۆسێکی ئاژەڵا و بازی داوە بووە بە ڤایرۆسێکی مرۆڤ و کێشە گەورەکە ئەوەیە کە ئێستا لە مرۆڤەوە بۆ مرۆڤە گوازرێتەوە بەڵام وەزارەتی تەندروستی تەنانەت ئەو زانیاریەش بەڕەوا نابینێ بۆ خەڵکی بگوازرێتەوە. زۆر باشە کاک دکتۆر دێمەوە لای جەنابەت دێمەوە لای جەنابەت کاک دکتۆر گۆ لە قسەکانی وتەبێژی وەزارەتی تەندروستی بوو دەکرێت بەم شێوازە مامەڵە لەگەڵ ئەم مەترسیە بکەین نەک بەو شێوازەش کە بمانەوێت ترسوت لە ڕاوشێ لە نێوان هاوڵاتیاندا بڵاو بکەین ڕاستە خۆی وەکوتم ینی لە ڕاستیە ئەبێ مەترسیەکە لە بەرچاو بژیرێ بەڵام لایەکتری شۆشتەکە زۆر گەورە نەکرێ ینی لە ڕاستیە من ئەوەی ئەیبینم ئەم ڤایرۆسە بەڵێ ڤایرۆسێکی نوێیە وە کوشندەشە بەڵام ڕادەی کوشندەیەکەی بە شێوەیەکی ئەو بەو شێوە قورسە نییە چەندێک خەڵک بە نەخۆشیەکە ئەمرێ ئەوەندەش چاکە بێتەوە ینی لە ڕاستیە ئەوە نییە بڵێ ینی خۆی هەڕەشەیە مەترسیە چەند هەریە کەسیشی پێ بمرێ خۆوەکو کاک دۆر فەرمووی گەورەی و ناخۆشە ئەم بابەتە واتە ئەگەری هەیە یەکێک تووشیشی بێت و چاکیش بێتەوە بەڵێ بەڵێ ینی ئەوە ئەمەش پەیوەندی بە بەرگری مرۆڤ خۆیەوە هەیە ینی لە ڕاستیە ئەو کەسانی کە بەرگری لەشیان کەمە ئەوانەی نەخۆشیە درێژخایەنەکانیان هەیە ئەوانەی لە جەمسەری تەمەنان بڵێن مناڵەکان یان پیرروپەکەوتەکان ئەمانە زیاتر معڕەزم بۆی بە شوێکی سەخت ئەم نەخۆشیە بگن و لەوانە بێتەوە گیان لە دەستدا ئەمانە زیاتر لەم کۆمەڵانە باس دەکرێت بەڵام هەموو کەسێکیش معڕەزە کە بڵێن بە شوێکی قرس بابەتەکە بگرێ بەڵام ئەوەندە هەیە ینی ئەمەش وەکو کاکتۆر ئاماژەی پێدا تەسەورەکەین پەتایەکە ینی شتێکە ڕوویداوە لە جیهانە چەندین دەورانی تروا ڕوویداوە بڵێن هەر لە ساڵەکانی ئەوەی کە ئێمە ئاگامان لێ ببینی بێتمان لە ساڵەکانی 90ەکان و 2000ەکانە هەمان نەخۆشی بەڵێ هەر لە هەمان ئەم جۆری ئەم ڤایرۆسە بەڵام جۆری تر کە ئێستا ئەمە باز لەوە دەکرێت باز لەوە دەکرێت ئەمە دەستە و دەستکاری دەکرێت ئەویان ناتوانانی لە ڕووی زانستیەوە ئەوە بێ ینی لە ڕاستیە تۆ توێژینەوەی زۆری لەسەر بکەی ئەو بابەتە ینی ئەوە کەوێتە دوارێکی استخباراتی و بزانانی ئایا ئەم شتە ڕاستە دروستکراوە ئەم ڤایرۆسەیان نە بەڵام ئەوەی کە ئێستا لە ڕووی زانستی و لێکۆڵین لەسەرکرا و وەکو جۆرە قەناعەتێکی زانستی دروست بوو ئەوەی ئەم ڤایرۆسانە لە ئاژەڵە بۆ مرۆڤ کێزرێتەوە چونکە ئەوانی پێشووتیش بە هەمان شێوە بوو بۆ ڤایرۆسی کۆرۆنای سارس کە سارسی دروست کرد لە ساڵەکانی بڵێن 2000 لە 2002 بەرەو دواوە ئەوە ئەویش بە هەمان شۆ لە ڕێی پشیلەوە بۆ مرۆڤ گوێزرایە وەکو دوایی دەرکەوت و پاشان ئەوەی کە لە وڵاتی سعودیە لە ساڵی 2012 جۆرێکتری هەمان ڤایرۆسی کۆرۆنایە لە حوشترەوە بۆ مرۆڤ گواستراوە وەکو ئەوەی کە باس ئەکرێ ئەمەشیان وا باسەکرێت کە لەوانەیە سەرچاوێکی ئاژەڵی هەبێ لە ڕێی شەمشەمەکیۆرەوە ئەڵەن احتیمالە ڤایرۆسەکە لەوە بەرەو مرۆڤ هاتبێ ینی کەواتە شتەکە جۆرە فکرێکی معاملە تەسەورەکەم دوور بێ لەم بابەتە تۆ بڵێ لە تازەترین لێدوانی وەزیری بازرگانی ئەمریکا بوو کە لە وەزیرەکان باز لەوە دەکرا کە ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ گەڕانەوەی ئابووری بۆ ئەمریکا لە چینەوە بۆ ئەمریکا زربەیەکی باش لە چین دەدا بە قازانجی ئەمریکایە بۆیە زیاتر گومانەکان لەسەرەوە دەکرێت کە دەست بێت ناتوانانی ئەوە بەو شێوەیە ینی ئەوە گوتم پێویستی بە لێکۆڵینەوەی زۆر دوور درێژ و بڵێن ورتێ بۆی تۆ بگەیتە ئەو دەرەنجامە بەڵام خۆی لە سەرنجامە بەڵێ ئیسفادەی هەیە ئێستا هەرچی وڵاتانی جیهان هەیە گەشتیان بۆ چین تشخیصی ئەم ڤایرۆسە لە ناو بەو شخصەوە کە هەڵگرێتی لە تاقیەکانی ئێمە ئاسان دەکرێت نەخێر بە هیچ شێوەیە چونکە ئەمە پێویستی بە ئامێری پشکنینی تایبەتمەند هەیە کە بڕواناکە مەسەر لە کوردستانە و ئامێرانەمانەوە کە بتوانێت DNA مادی بۆ بڵێن مادی بۆ ماوەی ئەم ڤایرۆسە بدۆزێتەوە ئەو بەو شوێت تۆ تاکی دەبی لەوەی ئەو کەسەکە
تووشی نەخۆشیەکە بوو دکتۆر تەنها بۆ دەبزانین تای هەیە و کۆکەی هەیە و ئەمە بەسگومان دروستە خۆ ئەمانەش وەکو پەتاکانی دیکە بەڵێ ینی ئەوە تەواوە ینی ئەم وەک پێم وتی لە ئەوڵدا کە باسمان کرد ینی ئەم پەتایەک وەکو پەتاکانی تر وەکو نەخۆشی هەڵامەتەکانی تر بەڵام بە شوێکی سەختتر چکە لە بەرەوەی لەشی مرۆڤ نایناسی ئەمە پێشتر نەبووە تازەیە لەبەرەوە نیشانەکان تێکەڵ لەگەڵ نەخۆشیەکانی تە تۆ گەر بتێت تەکید بیلەوەی ئەو کەسە هەڵ تووشی ئەم نەخۆشیە بۆ ئەوانەی کە ئێستا لە جیهانە باس ئەکرێ یعنی دوای ئەو پشکنینەکە مدەیەکی باشیشی ئەوێ خۆ تۆ بە ئاسانی ناتوانین بگەیت ئەو نەتیجەیە مدەیەکی ئەوێت کە تۆ بتوانانی تەکید بیلەوەی کە ئەم ڤایرۆسە چۆتە لەشی ئەو کەسەوە بۆ ئێستا باس ئەکرێت تەنانەت لە چینیش کە 10,000 کەس سەلمێنراوە لەو لاوە نزیکی 20,000 کەسی ترەیە کە گومان لێکراون ڕەنگە لەوانەش 15,000 توش بوو لەوانەیە یان هەتا تەنانەت لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وەکو من سەیرم کە نزیکی 100 کەس گومانی لێ ئەکرێت تانی وەڕێم ڕۆ باز لە دوو حاڵەت دەکرێت باسی حوت حاڵەت دەکرێت کە ئێستا گەشتوتە 6 یا حوت حاڵەت کە سەرماوە لە رووسیاش دوو بەڵێ ینی ئەوانەت دوای پشکنینەکە ئەنج سەرماوە کە ئەمە ئەم ڤایرۆسەکە چۆتە لەشیەوە لەبەرەوە بوونی ئەو ئامێرانی کە پشکنینی ئەم ڤایرۆسی پێکرێت شتێکی گرنگە لە ڕاستیاتەوە بتوانی ئەگەر لای خۆشت دەست نەکەوێت ئێمە بۆ زۆر نەخۆشیتر ئەوە ئەکرا ینی تەنانەت بۆ مۆزۆعی ئەو سارس و ئێنوانەکە ئەوانی پێشتر ئەم سامپلانە ئەنیران بۆ بەغایان بۆ ئوردون بۆ وڵاتی تر لەوێ پشکنینی بۆ لە عێراق ئامێر و ئەم تاغییانە هەن ئەوەی کە تا ئێستا بۆ ئەم ڤایرۆسە نوێیە بوونی نییە بڕوان ناکەم تا ئێستا هەبوو بێ مەگەر لەمە دووە کاری لەسەر بکرێ و ئیشی بۆ بکرێ بەڵام تەنانەت ئەگەر نەشبێ تو حاڵەتەکان ئەوەنە زۆر نییە ینی پێویست بۆ بکە مەصرفێکی زۆری تیاسەر بکەی ئەتوانی لەگەڵ شوێنێکە ڕێکەوتنێ بکەیوانە ئەم سامپلانە خۆ تۆ لە ڕێگەی فڕۆکەوە بە چەند سەعات هێگاتە ئەو وڵات و دوایش ئاکامەکە پشکنینەکە هەر پێویست بە هێنانەوەش ناکە ئەتوانین لە ڕێی ئینتەرنێتەوە بەدەست بگاتەوە یعنی بێ شتەکان زۆر قورس نییە تۆ بتوێ پشکنین بکەیت بەڵام پێویستە بەجددی ئەم بابەتە وەربژیرێ ینی کاری لەسەر بکرێ و بە تایبەتی ئەو کەسانی ئەو هاوڵاتیانی وەکوتم لە چینەوە دێنەوە ینی ئەوانە زۆر معڕەزن چونکە کلۆز کۆنتاکت ینی تۆ ئەبێ لەگەڵ کەسێکی توش بووە کۆنتاکتە هەبێ ئەنجاز لەوە دەکەن ئەگەرم هەڵگیری ئەم ڤایرۆسە دەست بدا لە دەستکی دەرگایەکەوە بۆ ماوەی 24 ساعتە 48 کاتژمێرە چەندە ئەم ڤایرۆسە دەمێنێتەوە ئەمانە چۆنە لەگەر زانیاری زیاتر بدەیت خۆی بابەتە خۆی ئەم ڤایرۆسانی کە ئەندامی هەناس ئەم نەخۆشییان ئەم میکرۆبانە بە شێوەیەکی گشتی هەموو نەجۆرەکانی لە ڕێی پژمین و کۆکە و تەنانەت قسەکردن ئەمانەیە دەرەوە لە ڕێی ئەو پرژانی کە لە دەمەوەێتە دەرەوە لە کاتی کۆک لە ڕێ بەریەکەوتنی دەست ئەمە بەسم چی ئەو پژمانێک ئەو پرژانەیەتە دەرەوە بڵاو بێتەوە بە ژینگە یعنی بەردەستەکەوێ بەر سەرمێزەکە ئەکوێ بەردەستکی دەرگاکە ئەکەوێ وەنیە بەر هەموو شتێکەکەوێت ئەم پرژانە بڵاو بێتەوە لە ژینگەکەیە بۆیە تۆ لەوانەیە تۆت لەگەڵ ئەو کەسینە نەبێ کۆنتاکت نەبێ بەڵام ئەو کەسی کە پژمیوە شتەکە لەسەر ئەو شوێنێت تۆ دەست بەر ئەو شوێنە دەست لەو شوێنە ئەدەی دەست بڵێن تەبانجات دەست لێدان بە تەنیا نابێتەوەی توش بوون چکە لەسەر پێستە پێست ناتوانێت ئەم ڤایرۆسە پێست بەبەزێنە بچێتە ناوە پێویستەکان دەست لە دەم بە یا لە لود یا لە چاو ئەمانە احتیمالە تۆ لە ڕێی ئەوانەوە بچێتە ناو لەشتەوە بۆیە دەستشتن کارێکی زۆر گرنگە ڕۆژانە مرۆڤ پێی هەڵسێ بە تایبەتی ئەوانەی کە لە بواری تەندروستیە کارەکەن ئەگەر تەنان دەستیش نەشوی کە پێویستە بەلایانی کەم بۆ 20 تا 30 چرکە کەمتر نەبێ و دەستشتنە ئەوەکانی گواستنەوەی ئاسانە یعنی ئێستا بۆ نمونە گەر کەسێک توش بوو بێت بێتە ناو هەرێمی کوردستانەوە ئەم شخصەیە ئەم کەسە کە تاکە کەسێکە ئاسانە ئەگەر بڵێن بیگوازێتەوە بۆ خەڵکی تر و زۆرتر بێ حاڵەتەکە بەڵێ چووکەوتمان لە ڕێگەی هەواوە هێشتەکە یعنی لە ڕێگەی ئەو پژمینەوە ئەو پرژانەی کێتە دەرەوە لە ڕێی ژینگەوە لە ڕێی هەواوە بڵاوە بێتەوە بۆ شوێنەکانی تر بەڵێ ئەگوێزرێتەوە و سەلمێنراوە لە وڵاتی چینیش لە هەموو وڵاتەکانی تیشتانە لە ئەمریکاش هەندێک کەس کە توش بوون لە ڕێی کەسانی ترۆ توش بوون کە ڤایرۆسەکان هێناوە زۆر باشە کاک دکتۆر گۆڕاندێمەوە لای جەنابەت دیارە وڵاتانی ناوچەکە بەگشتی لە حاڵەتی ئامادەباشیدان تا چەندە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا مەترسیە بۆ سەر ناوچەکە چە با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی وە وڵاتانی هەم عێراق هەم دەوروبەری عێراق بەڵێ مەترسیەوە ئەمە قسەی ئێمە نییە و بەڕاستی ئەم قسێش و ئەکەیکەین کە ئەڵێن ڤایرۆسی کۆرۆنا هەڕەشەیە و مەترسیە قسەی ئێمە نییە دوێنێ ڕێکخراوی تەندروستی جیهانی بڕیاری ئەوەیدا کە بڵێ ڤایرۆسی کۆرۆنا مەترسیەکی جیهانیە و حاڵەتی نائاسایی ڕاگەیان لە هەموو جیهانە و کێشەی ئەم جۆرە ڤایرۆسانە ئەوەیە کە ئەگەر سیستمێکی بەهێز وە سیستمێکی تۆکماوە سیستمێکی پێشکەوتوت هەبێ کۆنتڕۆلکردنی ئاسانە بەڵام لە سیستمێکی دواکەوتووی سەقەتی شکست خواردی وەکو سیستمی تەندروستی کوردستان و بەشێک لە سیستمە تەندروستەکانی ناوچەکەش ئەم جۆرە ڤایرۆسانە زۆر بە خێرایی بڵاوە بنەوە و بنە هۆی کوشتنی دەهاوە ڕەنگە هەزارها خەڵکیش
وەکو دکتۆر جەنابی دکتۆرکاوە باسی کرد یان ئێمە کێشەکەەوە نییە و خەڵکانەی کە گەنجن یان تاجرێکە هیچ کێشەیەکی تەندروستی نییە چۆ بۆ سین یان چۆ بۆ وڵاتێک نەخۆشەکەی دیا بڵاو بووەتەوە ئەگەڕێتەوە بۆ کوردستان کێشەکە ئەو نییە کێشەکەوەیە ئەو خەڵکەی کە تووشێ بێەوە بڵاو بێتەوە تایە واتە کەسە بە تەمەنەکان مناڵەکان ئەوانەی کە بەرگری لەشان بەهۆی دەرمانەوە یان بەهۆی ئەنجامدانی نەشتەرگریەکەوە وانەی زەرعی کردێوانە بەرگری لەشان کەمە بێتەوە ئەبێ بە مەترسی بێسەر ئەوانەوە بۆیە وەکو وتم بەڕاستی هەڕەشەیە بە تایبەتی لە سیستمێکە سیستمێکی وەکو سیستمی تەندروستی کوردستان کە سیستمێکی شکست خواردووە سەقەتە دواکەوتووە و ناتوانێت بەرگری ئەمە بکاوە دوێنێ بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی بە دیاریکراوی باسی ئەوەی کرد کە بەڵێ ئەم ڤایرۆسە تەنها لەسەر چین مەترسیدار نییە بەڵکو لەسەر وڵاتانی تر بە تایبەتی ئەوانەی کە سیستمێکی تەندروستی لاوازیان هەیە زۆر باش کاتێکە ڕێکخراوی تەندروستی جیهانی حاڵەتەکە بۆ هەموو سەراسەری جیهانی ئەعلان دەکا دەکرێت ئێمە بڵێین مادام لە ئێران لە تورکیا لە وڵاتانی دەوروبەر هەموو ئەمانە ڕێکارێکی بەهێزیان گرتوێتە بەروواگەرێکی لەوێ بێتە ناو هەرێمی کوردستانەوە بە فیلتەرەکانی ئێرانە تێپەڕیوە بە فیلتەرەکانی تورکیا تێپەڕیوەوە لە فڕۆکەخانەکانیشمان ئامێری گەرمی پێوەمانەیە ئایدی دەبێت دەست بخێنە ژێر سەری خۆمان و بێخەم بیلێ وڵایەوە ئەو پرسیارە ئاراستەی جەنابی ئەوەی وتەبێژی وەزارەتی تەندروستی بکە ینی ئەو باسی کرد بەڵێ بزڵبت بەو شێوازە بوو کە جەنابەت باسیەکەی بەڵام نەخێوان نییە ئەبێ ینی با بڵێن پێشنیارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی و لەو پۆستەرانەی کە بەڕاستی ئێمە بڵاومان کردەوە خەڵکی خێرخوازی وەکو ئێوە کردوێتی بە کوردی و بڵاومان کردەوە لە فەیسبوکەوە لە لەینەکانەوە وەزارەتی تەندروستی هەر ئاگاشی لێ نیە لە ئاگای لە هۆشیارکردنەوە وانەش نییە ڕێکخراوی تەندروستی جیهانی بە زۆر بەڕوونی پێشنیاری ئەوەکات کە بڵێ بۆ ماوەیەک و جەنابی دکتۆرکاوە باسی کرد بۆ ماوەی 2 هەفتە بەلای کەمەوە بۆ ماوەی 2 هەفتە ئەو هاوڵاتیانەی کە سەردانی ئەو ناوچوانەیان کردووە کە نەخۆشەکەی تیا بڵاوبووەتەوە بە شێوەیەکی معزز و مکەڕەم و بە شێوەیەکی بەڕێزەوە لە شوێنێکە دابنرێن و خزمەت بکرێن و تێکەڵاوی خەڵکی تر نەکرێن بەڵام وتەبێژی وەزارەتی تەندروستی بە پێچەوانەی هەموو ئەو پێشنیارانەوە ئەڵێ با بچنە ماڵەوە وەکە تووشی نەخۆشەکە بوون بن بۆ خەستەخانە یعنی ئەوەی کە وەزارەتی تەندروستی ئەڵێ ڕێک ئەوەیە کە نەخۆشەکە بڵاو بێتەوە بەناو خەڵکا بڵاو بێتەوە بۆیە بەڕاستی من دیسان ئەیڵێمەوە وەزارەتی تەندروستی وەزارەتێکی کەم تەرخەمە وەزارەتێکە کە لە ئاستی ڕوبەڕوونەوەی ئەو هەڕەشەیانە و هەر جەنابی وەزیری تەندروستیە دوێنێ ئەمڕۆ خەریکی سەردانیکردنی سیدەکان و سۆران و ئەوانەیە لە جاتیەوە ئەبێ لە باتیەوە بێ لە ناو وەزارەتی تەندروستیە کۆبنەوە بکە هەموو بەڕێوەبەرە گشتەکان هەموو بەڕێوەبەرە تەندروستیەکان لە وەزارەتی تەندروستیە کۆ بکاتەوە مامۆسایانی ئایانی کۆ بکاتەوە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کۆ بکاتەوە ڕۆژنامەنووسانی وەکو جەنابەت کۆ بکاتەوە خەڵکی مامۆساکانی زانکۆ و مامۆساکانی قوتابخانەکان کۆ بکاتەوە ڕێنەمایی و هۆشیاری تەندروستی بڵاوکاتەوە بۆی ینی کەسێکمان لێ نەمرێ مناڵێکمان لێ نەمرێ ئەو وڵاتانەی کە لە حاڵەتی ئامادەباشیدان ناوەندێکی تایبەت بە پێدانی زانیاری بۆ هاوڵەتیەکانی خۆیان تەرخان کردووە ناوەندە ئایا ئێستا هاوڵاتیانی ئەمە دیارم ناوەندەیان ڕەنگە نەبێەوەی هەبێت لە ڕێگەی میدیاکانەوە یا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەندێک دکتۆری بەڕێز و کوێوەمانانەوە زانیاری وەربگرن کەواتە هاوڵاتیانی ئێمە کاتێکە ئێستا لایەنە پەیوەندیدارەکان بەم شێوازەکەم تەرخەمن دەبێ ڕۆڵی تاکی ئێمە میدیاکانی ئێمە ڕۆژنامەنووسەکان چییە لە پێدانی زانیاری بە هاوڵاتیان ڕۆڵی تاکەوەی خۆی هوشیار کاتەوە بەڕاستی گوێ لە بەرنامەی ئاها بگرێت و بەدوای زانیاری تەندروستە بگەڕێک نەک بەدوای ئەو نەزەڕی موامەراتانەی کە بە حساب ئەمە چەکێکی بایۆلۆژی ئەمریکا دروستی کردوش دژی چین یان کێشەیەکی لەو شێوازەیە ئەبێ خۆمان هوشیارکەینەوە بزانین بە چی شێوازێک ڕوبڕووی بێنەوە ئەمە لە ئاستی نزیخایەنە بەڵام لە ئاستی درێژخایەنە بەڕاستی کاک جەلال کێشەی ئەم وڵاتە بەوە چارەسەر نابێت کە کێشەیەک هەڕەشەیەکی وا دروستە بێت ئێمە بکەوینە خۆمان و دوایی لەبیریکەین لەسەر لە ئاستی درێژخایەنە ئەبێ بەڕاستی ئێمە کۆتایی بەو کارەساتە بێنین کە ناوی وەزارەتی تەندروستیە بەو قەیرانە بێنین کە ناوی سیستەمی تەندروستیە لە کوردستانە ئەگەر ئیشاڵڵا ئەم کێشەیەش و ئەم هەڕەشەیەش کە کۆتایی پێبێەوە من دڵیان کۆتاییشی پێدێ بەڵام دڵنیاشم
کە لە ڕداهاتووە کێشەی تر و هەڕەشەی تەندروستی تری ڕەنگە گەورەتریش ڕوبەڕوومان بێتەوە. زۆر بە کورتی ئەرکی یا با بڵێن ڕێکخراوی تەندروستی جیهانی چۆن هاوکاری وڵاتان دەکا بە تایبەتی چۆن هاوکاری هەرێمی کوردستان دەکا لەوەی گەر بۆ نمونە شتێک کە هەرێمی کوردستان خۆی لە توانایادەی بێ یان نەیکە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە بەدیل لەو حکوومەت و شوێنەیە دەتوانێت بیکات چییە؟ نەخێر ڕێکخراوی تەندروستی جیهانی ناتوانێت بێ بە بەدیل و ناتوانێت لە جیاتی هیچ وڵاتێک و لە جیاتی هیچ وەزارەتێکی تەندروستی خزمەتگوزاری پێشکەش بکات یان ببێ بە نوێنەری ئەو وڵاتە. ئەبێ وڵاتەکان خۆیان مشوری خۆیان بخۆن، ئەبێ وڵاتەکان خۆیان سیستەمێکی تەندروستی بەهێزدا بمەزرێنن، ئەبێ وڵاتەکان خۆیان موچەیەکی باش و بە حرمەتەوە بیتن بە پزیشکەکان و کارمەندە بەڕێزەکان بۆی بتوانن خزمەتی هاوڵاتیان بکەن. ئەبێ دەرمانی باش و کۆڵەتی باشی دەرمان دابین بکە وڵاتان و ئەبێ پشکنین وەکەوەی جەنابی دکتۆرکاوە باسی کرد، ئەبێ ئامێری پێشکەوتووی پشکنینمان هەبێت. جا بۆیە من بەڕاستی ئێڵێم من بەداخەوە ئەم قسەیەکەم وەزارەتی تەندروستی ڕاست ناکات و ئەوەی کە وەزارەتی تەندروستی ئەیڵێ دوور لە ڕووی ئێوە لە درۆوە نزیکە کە ئەڵێ ئەم ڤایرۆسە بڵاو نەبووتەوە چونکە پشکنینی نییە، ئامرازی پشکنینی نییە و سیستەمێکی سەقەتی هەیە و سیستەمێکی دواکەوتوی هەیە و ناتوانێت دەستنیشانی نەخۆشیەکە بکە. وەزارەتی تەندروستی بە چی حەقێکەوە بە چوو ڕوویەکەوە دێت پێمانەڵێ ڤایرۆسەکە بڵاو نەبووتەوە لە کاتێکە کە ئامراز و ئامێری پشکنینی پێشکەوتوی نییە بۆ دەستنیشانکردنی. دوایین پرسیارم دکتۆر، ئایا هیچ چارەسەرێک بۆ ئەم ڤایرۆسە بەگشتی دۆزراوەتەوە لە جیهاندا تا ئێستا؟ نەخێر هەتاکو ئێستا وەکو جەنابی دکتۆر باسی کرد بەرەوەی ڤایرۆسەکە ڤایرۆسێکی تازەیە، ڤایرۆسێکە لە ئاژەڵەوە بازی داوە بۆ مرۆڤ و بەرگری لەشی مرۆڤ ڕانەهاتووە لەسەر ئەم جۆرە ڤایرۆسە و لە جیهان هەتاکو ئێستا توێژینەوەکان نەگەشتێتەوە، ینی بەڕاستیەوە مانگێک نییە ئەم ڤایرۆسە بڵاو بۆتەوە، بۆیە توێژینەوەکان هێشتا لە سەرەتایەن، بەڵام من دڵنیام ڤاکسینیش پێیا بێ و چارەسەریش دروستە بێ، بەڵام کاتە خایانێ و کاتیەوێ و بۆیە وڵاتێکی با بڕێن قوربەسەری وەکو وڵاتەکەی خۆمان سیستەمێکی دواکەوتووێک و سیستەمەکەی خۆمان گەورەترین زەرمەند دەبێ. وڵاتە پێشکەوتوەکان زەرمەند نابن لەبەرەوەی ئەتوانن زوو بە زوو خۆیان بپارێزن یان ڤاکسین پەیدا بکەن یان چارەسەر بدۆزنەوە، بەڵام لە وڵاتێکی دواکەوتووی سیستەمێکی سەقەتی وەکو سیستەمەکەی ئێمە گەورەترین زەرمەند دەبێ و هاوڵاتیانی ئێمە گەورەترین زەرمەند دەبێت. زۆر باش دکتۆر، دوایین پرسیاریشم بۆ جەنابەت زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانیش لەم بارەیە چۆنە کە هەم لەلایەکەوە دەبێ دەرونی خەڵک ڕابگرن و لە دیوێکی دیکەشا دەبێ ڕێکاری پێویست بۆ گرتنەبەر و ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە ئەم ڤایرۆسە بگرنەبەر. بەڵێ لە ڕاستیە ئەبێ هۆشیاری تەندروستی شتێکی گرنگەکاری لەسەر بکرێ. هەموو ئەو کەسانی کە نیشانەکانیان هەیە خۆیان بە تەنانەت ئەگەر کابرا ئەو نەخۆشیەشی نەبێ هەر پێویست ناگەوێت ینی پێویستە تێکەڵی کۆمەلگانە بێ لە ڕاستیە، چونکە ئەو نەخۆشیە درمیانەی کۆندامی هەناسە لە ڕێی هەواوە بڵاو بنەوە. هەر کەسێکە نەخۆشیەکانی کۆندامی هەناسەی هەیە با لە ماڵەوە بێت چارەسەر وەربگرێت لە ماڵەوە ئیسراحەت کە هەتاوەکو ئەم نیشانانە ئەڕۆن و لە ڕاستیشە هەوڵدان بۆ دوزینەوەی نەخۆشیەکە ئەو کەسانەی کە لەوانەیە توشبی نەخۆشیەکە شتێکی زۆر ئەرکێکی زۆر گرنگە کاری لەسەر بکرێ پشکنینکردن جیاکردنەوەی ئەو کەسانی کە لە وڵاتانەوە دێنەوە ئەمە کۆمەڵی خاڵی گرنگە کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی ڕێبژیرێ لە بڵاوبوون و ئەم پەتالێتە گرنگترین خاڵەوەی کاوانەی دێنەوە دەبێت جیا بکرێنەوە بەڵام بەداخەوە لێرە جیا ناکرێت. بەڵێ بێگومان ینی تەنانەت ئەگەر جیاش نەکرێنەوە ئەبێت تۆ پشکین ئەبێ سامپڵی لێوەرگری کەمترین شت یان پێوتێ ئەضعف الئیمان ئەبێ سامپڵێک نمونەیەکی لێوەرگری و بینێری بۆ ئەو گەرمی پێوە بەسە لە فڕۆکەخانە نەخێر بە هیچ شێوەیەک بەس نییە، چونکە تۆ هەرچی نەخۆشیەکی پەتایی هەیە گەرمی دەش بەرز دەکاتەوە لەبەر تۆ توزانی کامیان ئەوەیە ئەوە نیە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاوەفەرست پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی سنگ و هەناسە. سپاس بۆی کە لەگەڵمانە. سپاس بۆ بەڕێز دکتۆر گۆران عەبدوڵڵا دکتۆرا لە سیستەمی تەندروستی نێودەوڵەتی. سپاس بۆ ئێوەی بینەری عزیز و خۆشەویستیش تا ئەم ساتە لەگەڵ ما بوون تا گفتوگۆیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.